لە وڵاتێکا کە سنتەری توێژینەوە بێ بە ئامرازی سیاسی و ئایدۆلۆژی لە ململانەی سیاسیدا زانکۆ لە پێداویستی فێرکاریەوە ئەبێ بە بەخششی سیاسی بۆ دڵنەوەیی ناوچەگەلێ کە هەڵاوسانی ناڕەزایەتی تێدایە. هاوکات لە وڵاتێک کە زانکۆ مەدانی ململانەی توندی ئایدۆلۆژی حیزبە سیاسیەکانە دیسان بە لۆجیکێکی سیاسی ڕوت نەک معریفی و شیکاری. لە وڵاتێکا کە ناتەبایی خراوەتە ناو پەیوەندیە کۆمەڵایەتی و زانخوازیەکانی خوێندکاران و مامۆستایانەوە لە وڵاتێ کە مێژوویەکی درێژە بۆ ئەوی سیاسیەکان دڵیان گرد نەگرێ لەگەڵ ناوی خوێندکارت هێنا ئەبێ بڵی قوتابی و کاتێک کە ئەژڵی قوتابی ئەبێ ناوی خوێندکارانت لەبیر نەچێت. لە وڵاتێک کە لە بری زانکۆ ئەجەندا بۆ سیاسیەکانی ئەم وڵاتە دابنێ ئەوە سیاسیەکانن زانکۆ و دەوام و خوێندکاران وەکو داشی دامە دەجوڵێنن. لە وڵاتێک کە سیاسیەکان بە ئەنگێزەی خاوەنداریەتیەوە پەل بۆ فەزای زانکۆش دەهاون. بەڵام هەر لە وڵاتەشدا ئەوە تا وەزیرێک سەرقاڵی دانانی نەخشە ڕێگایەکە بۆ ئەوەی کە شەهادەت چیتر هەر ڕەمزێکی کۆمەڵایەتی نەبێ. ئێوێ خوێندن ببەستێتەوە بە بازاڕی کارەوە. ئێوێ لەسەر بنەمای پێداویستی خەڵک جارێکی تر ئامانجی زانکۆ دابڕێژێتەوە. ئێوێ توێژینەوە بە مانای توێژینەوە لە وڵاتەدا زیندوو بکاتەوە. بەڵام پرسیاری سەرەکی و گرنگ ئەوەیە ئاخۆ خەونەکانی ئەم وەزیرە لە ژینگەی کێوتۆدا سەوز دەبن سیاسیەکانی ئەم وڵاتە پێویستیان بە توێژینەوە هەیە کام بڕیار و کام قەیران لە ئەنجامی توێژینەوە بڕیاری چارەسەرکردنی دەدرێت تا تاکڕەوی لە بڕیاردا و قسەی لە گۆترە لە وڵاتەدا وەستا بێت کەسێک هەیە فلسێ بە توێژینەوە بدات. بەڕێزان سڵاوتان لەبێم بابەتی گفتوگوێم جاری پرۆگرامەکەمانە لەگەڵ بەڕێز دکتۆر دلاوەر علادین وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی وادارم توانی سەرنجتان ڕابکێشین. بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێ و فەرم بەردەوامی لەگەڵتان دکتۆر زۆر بەخێر بێت. سپاس بێەوە دەنگ باست چۆنە لەگەڵ ئیش و کار و پلانە تازەکەت و وەزارەت و من خۆشحاڵم و بەردەوامین و هەموو کاتە ساتێکی هەندەی دەنی سان هەموو جۆری خۆی لەسەر بکە. من زۆر مرتاحم لەگەڵ ئیشەکانم. زۆر باشە خوار مرتاحبی یەکەم جارتەیە بۆ NRTیا پێشتر بەشداریت کرد پێشتر لە پرۆگرامێکی تێر و تەسەر و پرجۆشتا بەشداریم کردووە پێشی چەند هەفتەیەک ئەو بەداخەوکە من بینەری و بەرنامە نەبووم. باشە سەرەتا حەزەکەم لەسەر پێشەکیەکەم من پێم وایە پێشەکیەکەم تا ڕادەیەک قسەم لەسەر واقعی مۆزۆعی کوردستان کرد. سەرنجێکت هەبوو لەسەر پێشەکیەکەم؟ پێشەکیەکە دروستە لەوەی کە ڕنگدانەوەی بۆ ماوەیەکی دوور و درێژی سیستمێکی عراقی کۆن کە لە مەودای سەدەیەکدا کێش و گرفتی هەبووە جەنابیشت تووە خۆشم و خەڵکی ئێرەش پەروەردەی ئەو دەوروبەرە بووینە کە ئاشنایەتیمان لەگەر کێشەکانیش و تەحەدیەکانیش هەبووە. ئەنجا پێشەکیەکەت ڕنگدانەوەی ئەو بۆ ماوەیە بەڵام ڕەنگدانەوەی ئەو بەرنمەیە نەبی کە ئێستا لە ئارادایە و دڵنیاشم کە ئایندەمان زۆر گەشت و گەشترە و من متەفائلم بە ئایندە لە نەتیجەی گۆڕانکاریەکانی لە ئارادانە. زۆر باشە تا ڕادەیەک بە ڕاستی ڕاستە فەرمووی لە پێشەکێکە هیوادارم ئەو ئامانجەم پێکابێت کە هەلو مەرجی پەروەردە لە ناو فەزای سیاسی و کۆمەڵاتی و کولتوری کوردستان ناتوانی بێتم لە چوارچێوی ئەو چەند ڕستەیە چۆنەڵی تیۆریزەی بکەم. بەڵام جەنابەت لە هەمان کاتا باسی ڕۆڵ و خەون و خەونبینینی جەنابتم کرد بە ڕیفۆرمەوە. ئەکرێ بزانم با بچینە ناو باسەکەمانەوە بە شێوەیەکی ڕاستە و خۆ بۆ ڕیفۆرم ئەکەیت ینی خەونی ڕیفۆرم و خوازانی تۆ لەکوێوە سەرچاوی گرتووە؟ ڕیفۆرم شتێک نییە کە لە ناکاو بۆ دەرکەوە دەبێ بیکەنە کە ڕیفۆرم شتێکی بەردەوامە پرۆسەیەکە کەەوە هەموو سیستمێک لە هەر وڵاتێک لە هەر زمانێک کات و ساتێکدا پێویستیتی واتە هەموو دەم چاوپێخشانەوەیە بەڕابردوو چاپێخشانەوە بە ئەوەی وەزعی حاڵی و باشترکردن و پێشەوەبرندنە. جا ڕۆلی پێشەواییکردن لەگەر ڕۆلی بەڕێوەبردن ئەمە جیاوازیەکەیەتی کە لە کاتی کارکردندا بۆ دەرەکەوێت کە سیستم کە بووکڕی هەیە کێشەی هەیە خزمەتی کۆمەلگا ناکات. جا لە سیستمی خوێنی باڵادا ئەمە کێشەیەکی ئمڕۆ دوێنێ نیە لەمێک کە بۆمان دەرکەوتووە کەەوە ئەو سیستمی خوێنی باڵای لە هەرێمماندا هەیە بۆ وڵاتێکی داخرای وەکو عراقی کۆن دروست کرابوو کە بازاری کاریش مولچێتی حکومت بوو کە دەستگاکانی خوێنی باڵاش وەکو بیرۆکراسیاتن نای حکومەتەوە بەڕێوە دەچون واتە کادریش حکومت پەروەردەی دەکرد بۆ بازارێک کە هەر حکومت خۆی بە تەعینەوە ئیسفادەی لێ دەکرد بازارەکەش داخرا بوو هەماهنگ نییە ئەو بازاڕی باسی دەکەین ئەو شێوازی سیستمی خوێنی باڵای باسیێک ئەو پەروەردەیەک لاوان کە باسی دەکەین کە بۆ عراقی کۆنی داخراوە بوو هەماهنگ نییە لەگەر کوردستانێکی وەکو ئیمڕۆ کە چاوی لە دەرەوەی چاوی دەواازەی وە بەرهێنانی کردوتەوە خەڵکەکەی چاوی لە زیاتر و لە کواڵیتی بەرزە پێشبڕچێ لەگەر دنیای سەردەم دەیە بکە دیموکراسەتی داناوە ئازادی هەیە خەڵکیش تموحی هەیە کوردستانیش تموحی بیناکردن و چقانی بنەمایە جا بۆیە ئەو سیستمە خوێنی باڵایی کە بۆ ئەو عێراق کۆنەی دروست کرابوو لەگەر وڵاتی لەگەر زمانی ئێستادا
ناگونجێ لەبەر نەگونجانەکەشی ڕەنجی داوەتەوە لەو هەموو کێشەیە کە ئێستا دروست بووە بە چیا بزانین بۆ نمونە عێراقی داخراوی دوێنێ مەبەستم وە من بە دیدی وەزیرێکمە بۆ نمونە عادەتەن تاوەکو واقعە تێریزەی نەکەشی نەکەیتەوەی ناسی ڕەنگە دەستبردن بۆ جومگەکانی و گۆڕانکاریکردن تیا ئاسان نەبێ مەسەن بەوادرەکانی ئەو عێراقە داخراوە لە ئەمڕۆیە لە ئاستی کولتوری و سیاسیە هەر بەجێ نەماوە بۆ نمونە ئێمە ئەتوانین بڵێن کە سیستمی سیاسی گۆڕاوە ئیتر عێراق لە ڕووی پێکهاتەوە مجتەمەعی عێراقی و هەرچەنە مجتەمەعی عێراقی ڕستەیەکی تۆزە ئیشکال ئامێزە پێکهاتەی عێراق لەگەڵ گۆڕینی دەموچاوەکان ئێستا توانین بە شێوەیەکی ڕیشەی گۆڕاوە لە ڕووی بازاڕەوە لە ڕووی مێنتالیتێتەوە لە ڕووی ڤیژنی سیاسیەکانەوە لە ڕووی سیستمەوە بە هەمەلایانی خۆی خوێندنی باڵا و پەروەردەی کادیرانی ئایندا ڕنگدانەوەی بیر و تێڕوانینی سیاسی نییە بیر و تێڕوانینی سیاسی خۆی ڕنگدانەوەی واقعە بەڵام لە ڕاستیدا خوێندنی باڵا کە تۆ دەستگای بۆ دروستەکەی و سیستمێک دادنێ و خەڵکی بۆ پەرۆدەکەی بۆ بازاری کارە بازاری کار پێویستی بە بەڕێوەبردنە پێویستی پێشڕەویکردنە بە بنیادنانە بەرهەمێنانە خزمەت گوزاری پێشکەشکردنە و هەروە و بازاری کاریش پێویستی بە کواڵەتیە لە ڕووی خزمەتەوە لە ڕووی ژینگەوە لە ڕووی ژیانەوە جایتر ئەو دەور و ئەو وەزع سیاسی کە بەسەر کوردستاندا هاتووە یان بەسەر عێراقدا هاتووە لایەنە سیاسەکەی لێگەڕێ سەیری لایەنی وەبەرهێنانەکەی بکە تۆ ئێستا کێشت هەیە وڵاتی تۆ ئێستا حالی حاضر کوردستان چەندین کێشەی هەیە کێشەکانی چیە کێشەی هەرە گەورەکەی بێکاریە ئەمە پێویستی بە ڕوانگەی سیاسی نییە پێویستی بە بەرنامەی کار هەیە پێویستی بە بەوەیە کە حکوومەت بەرنمەیە هەبی بۆ ئەوەی کە هەم بێکاری کە بکاتەوە وڵات دروست بکە سیستمی هاندانی و بەرهێنانی دەرەچی و ناوەچی بکە بۆ ئەوەی کە وڵات ببژێتەوە لە هەموو لایەکە و بینا هەبی و معامل هەبی و بڵین کارگە هەبی لە هەمان کاتیشدا ئەو کەسێک کە بەکارەکان هەڵدەستێ دەبی لە ئاستێکی بەرزی هوەریەوە ئیشەکان ئەنجام بدە ستا و کێشانێک کە دەڵێن بێکاریە بێکاری دوو جۆری هەیە زۆر باشە بەر لەوەی بچینە من وەڵامی پرسیارەکەم تا ڕادەیەک وەرگر دەست خۆش بەڵام بۆ نمونە با بچینە سەر خودی کارکتەری وەزیر وەکو بکەرێک لە کە خەونێکی ڕیفۆرم خوازی هەیە ئەمە بزانم چۆن گەشتیتەوە قەنەعەتی کە ڕیفۆرم پێویستە چ توێژینەوەیکی زانستیتان ئەنجام داوە لەسەرەوەی کە تەشخیصی مشکلەکانی ئەم وڵاتە بکەن چونکە لە وڵاتە بۆ خۆتەزانی هەر لە ڕۆژنامە نووسەوە لە سیاسیەوە لە کۆمیتەوە لە ناوچەوە لە ئۆپۆزیسیۆنەوە هەر هەمومان لە سەردکردنی ئەو واقعیتیا ژین زۆر کارامەین بەڵام ئەمێ بزانم قسەکانی تۆش بۆ نمونە هەر وەکو خەڵکی تر هاوارمان بۆکەی هاوار لە دەستی دەردەکانەکەی یا بۆ نمونە تۆ منطقێکی ترت هەیە وەزعی کوردستان وەزعی باری سیستمی خوێنی باڵا دەڵێ یان کێشەکانی دەڵێ تایبەت نین لە هەموو ڕێکەوە بە کوردستان زۆری کێشەکانی هەیە گشتینە کە لە چەندی وڵاتیش تر پێدا ڕۆشتونە تەجروبە کرا و دیراسە کرا و تەنانەت ڕێگە چارەکانیشی بەسەردا تاقی کراوەتەوە لەوانە فێر دەبی کە مجتەمع هەمان مجتەمع وڵات هەر وڵاتە کادر پەروەرەکردنیان بازار بژانەوە یان خزمەتی کۆمەلگا هەمووی یەک معادلەیە بە یەک پێوە دەڕوا بڕێەوە جا بۆیە شتێکنی کوردستان مەعزول بێ لە دنیا بە یەکەم جاربی لە دنیادا کەسی تر بەو کێشانە تێنەپەڕی بەو تەجروبە تێنەبەڕیبی جا لێرە مەسەلەی دیراستکردنی بە شێوەیەکی گشتی پرینسیپی ئەکادمی دنیاوی هەیە پرینسیپی کارکردن و بڵین پەیوەندی بازار و خوێندن بە چرخەکانی پێشوە و لە سەرتاپی جیان بەڵام دێمە سەر ئەوەی کە کوردستان خۆشی تایبەتمەندێتی خۆی هەیە لە کوردستاندا بەڵێ کێشە هەیە تایبەتە بە کوردستان تایبەتە بە عێراق یان وەلیدەی ئەو دەوروبەر و مێژوە سیاسیە جا ئەو دیراستێک کە جەنابەت ئاماژێ بۆ دەکەی بەڵێ کراوە من خۆم یەک لەبارە خۆمدا لەگەر هاوکارانم دەمێکە تەواصلمان هەیە لەگەر سیستمی کوردستانی خوێنی باڵا من لە ساڵی 92 تا ئێستادا نەبڕام لەو مۆزوعە و وەزیرەکەی بەڕێزەکەی پێشی منیش وانی پێشتریش یان سەرکردەکانی ئەکادمی بەردەوام بیریان لەو کێشانە کردوتەوە و کۆنفرانس بەستراوە و وەرکشۆپ کراوە و زۆر جار سەردانی ناوەچی دەرەچی کراوە ئەوەی ئێستا ئەنجامی دەدەین ڕاستە لە یەکەم هەفتەی کە دەست بەکار بووین دەستمان بە کاری گۆڕاکاری کرد بەڵام ئەمە نەتیجەیان بەرهەمی ئەو ساڵهای ساڵی بیرکردنەوە و بحوسی جا دەرەچی بی ناوەچی بی وڵاتی خۆمان وڵاتی دەرەوە بیکراوە واتە لە سەرەتایەکی سفرەوە دەست پێ نەکراوە بەڵکو
دەمێکە بە ئاوات بووین کە دەرفەتێک بڕەخسێ کوردستان وەزعێکی ئارامی تێدا هەبێ یەکسەر دەست بە ریفۆرمێک بکەی چونکە ڕێفۆرم بۆتە ئەولەویەت زۆر باشەکەواتە بەڕای جەنابەت ئەوەندە بەحسی پێویست لەبەر دەستا هەیە ئەوەنە کۆمیشن کرا ئەوەندە سنتەری بحوسی ناوخۆی و دەرەکی هاتووە بۆ نمونە داتاسازی بکە لە هەلومەرجی خوێندنی ئەم وڵاتەدا و لە کۆی جومگەکانیاکە بۆ نمونە جەناب لەبەر دەستا بێ کە بتانی پلانێکی لەم جۆرە دابڕێژیت و دەری بکەیت بەڵێ ئەگەر بێت و پوختی کێوە بڵێ چییە پاڵنەری یەکەم بۆ ئەوی کە یارمەتیتدا کە دەستنیشانی کێشەش بکەی واتە تەشخیص بکەی و چارەسەریش بکەی عیلاج بکەی دەتوانی کێشەکانی سەرتاپای کێشەکانی جەنابەت باست کرد سەرتاپای کێشەکانی کە ئێستا هەنا هەمووی لە یەک بەڵامەوە قسەی لە گۆترەیەکە مەسەڵەن بۆ نمونە زۆر جار سیاسی وڵاتە ڕۆژنامەنووس پەرلەمانتار ئێمە هەر هەمومان قساکەین لێت ناشارمەوە زۆر جاریش سیاسیەکان چاگەمە حراجەکەن بۆ نمونە لێ من لە وڵاتێک کاژیم هیچ داتای و ئاماری پێویستی تیانە بۆ کاتێکە قساکەم لەبەرەوە ئێمە سەحەفی سە تووشی نەخۆشی هین بووین هەمومان ئەڵێن وا ئەڵێن مەسەلەن بەپێی قسەی خەڵک نازانم چی بۆ نمونە بەڵام تۆ دەستە بردووە بۆ شتێکی زۆر حساس کە شادەماری گۆڕانکاری ئەم وڵاتەیە ئەگەر ریفۆرمی حەقیقی لەم وڵاتەیە ئەنجام بدرێ یەکێ لە جملگە سەرەکیەکانی بواری تعلیمە بەڵام ئایا پرسیارەکەمەوە دیسان لەسەر توێژینەوە بە تایبەتی کە تایتڵی جەناب ئەڵەی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئەبێت توێژینەوە ئێستا قسەی جەناب ئەبێ قسەی توێژینەوە بێ نەک قسەی منی مقدیم بێ دەتوانین من هاتمە بیت القەسید کەوا پێت بڵێم ئەو خاڵە چییە کە دەستنیشان کراوە بەوەی کەوا ڕەگ و ڕیشە و سڵبی نەخۆشیەکەیە و عیلاجەکەش دەبێت لەوە بێ ئەوەی کە گرفتمانە ئێستا لە هەموو ڕوویەکە و کواڵەتیە ئەو گرفتە و کێشانی جان بەدەباسی دەکەی دابەزینی کواڵەتیە لە ئاستی ڕاهێنان لە ئاستی فێرکردن لە ئاستی مامۆستا لە ئاستی ئامێر لە ئاستی ژینگە لە ئاستی ژێرخان لە ئاستی ئیدارە لە ئاستی تەمویل لە هەموو لایەکەوە فاکتەری قرس هەن کە بەرهەمە کۆتاییەکەیان ئەوەیە کواڵەتی دابەزیوە ئەمە ناتوانانی بڵێ کواڵەتی یەک بە یەکەیان بە تەنیا دابەزیوە بەگشتی کەشێک دروست بووە جەوێک دروست بووە لە بەرهەمەکەیدا تۆ ناتوانانی لاوێک پەروەردە بکەی بە ئاستێکی بەرزی کواڵیتی هوەر و زانستەوە بیخێ باز ئەمە ڕای جەنابی وەزیرە یا ڕای دەرەنجامی توێژینەوە نەخێر ئەگەر سەری خودی ئەو زووخاوەی کە خەڵک دەیچێژی یان خودی ئەو مقدمەیە کە جەنابەت پێشکەشت کرد هەموو گرفتەکە دەتوانی بەبێ ئەوەی بێڵێ لە یەکشت لێ خاڵدا ڕەنجی داوەتەش من ڕەنگە عیلمی نەبێ بۆ نمونە لەبەری بەگشتی قسا کەس ناتوانێت بڵێوە بەڵام لە هەمان کاتا کەسی ژورئەت ناکا پێم بڵێ هێشتاش مەبەستە دە کواڵەتی بوو مەبەستت لە قوربانیدانی کواڵەتیە لەسەر حسابی کواڵەتی چووی کە جا بەرژەوەندیدار بێ سیاستمەدار بێ خەڵکی تر بێ کە بۆ گۆترە قسە بکە قسە نەبکە هەمووی بۆ چییە لە شەکواکە معاناتەکەمان ئەوەی کواڵەتی دابەزی زانم بەڵام بۆ نمونە ئێستا وەفدێکی جامعی کامبریج داواتی بکەی بڵێ قوربان من کواڵەتیم دابەزیوە لە خوێندنی ئەم وڵاتەیە پێتەڵێ ببوورە مەبەستە ینی چەند ڕیسێرچی جددی و مەدانی و مەسەلەن نەزەری کراوە لەسەر کواڵەتی ینی چۆن بزانین کواڵەتی دابەزیوە چێ ئەڵێ عیلەتەکە لە کواڵەتی خوێندنە ئەو پرسیارە زۆر مهمە ئەوجا لێرەوە دەستپێکی قسەکانمانە کە وەختێکی چێ دەرێک کواڵەتی دابەزینت ئەو وەختە دەپرسی مانای چی پێوەرت چییە بۆ کواڵەتی دابەزین مانای چییە بە سەرکەوتن مانای چییە کە تۆ گوتت ئیشم لەسەر ڕیفۆرم کرد و کواڵەتی بەسەر دەخەم مانای چییە کەی ئەزانی بەسەرت خستووە ڕنگدانەوە نیشانەکان بەڵگەکان پێوەرەکان چین کە تو هەم لە لایەک دەری دابەزی هەم لە لایەک بەسەر بۆ نمونە من ئێستاڵم جەنابی وەزیر بەڕاستی جەناب هاتوویتەوە غەدرێکی زۆر لە خوێندکاری ئەم وڵاتە و مامۆستای ئەم وڵاتاکەی کواڵەتی ئێرە هیچی کەمتر نییە لە کواڵەتی جامعەکانی لەندەن مەسەلەن لە ئەمریکا کەمتر نییە مامۆستای ئێمە هەمووی مامۆستای مەسەلەن هەمووی عەمالیقەی مەجای تعلیمن چۆن بۆ میسپاتەکەی کە ئەمە وانە جا ئەو لێرە قسەکانمان یەکتر دەگرتەوە باسی پێوەرەکەین مانای بە گۆترە قسە دەکەین یان بە ئابار قسە دەکەین بە توێژینەوە قسە دەکەین یان لە خۆمانەوە بۆ نمونە من لەوانەیە بەڵام من جوابی پرسیارەکەی جەنابەت بۆ نەعەدەمەوە پێوەری کواڵەتی سەرکەوتن چییە یەکەم لە ئاستی توێژینەوەدا یەکەمی پرسیاری دەکەیت چەند بڵاوکراوەمان هەیە لە ئاستی کوردستاندا کە لە بە ئاستێکی جیهانی بڵاو بۆتەوە تەسیری لەسەر زانستە بۆ کاریگەری لەسەر کۆمەلگا هەبووە لە داهێنان و ڕاهێنان لە اختراع و لە اکتشاف و لە گۆڕینی کەلتوری وڵاتدا ڕۆلی دیوە مقارنەی پێ بکە لەگەر وڵاتێکی بە هەمان ئاستی ئێمە لە ڕووی دانیشتوانەوە بڵێت چەند بڵاوکراوەی زانستیان هەیە کە لە ئاستی دنیادا اعتبار دەکرێت بە اختراع وڵات هەیە بەقەت ئێمە بەڵام دەیان جایزەی نۆبلیان پێدراوە لێرە تۆ پێوەری زانستی هەیە بۆی پێت برن لە توێژینەوەی زانستی و ئاستیەکە چۆنە کواڵەتی لە ڕووی کواڵەتی خوێندن
فێرکردن مامۆستا بۆ تەڵەبە پێوەەر هەیە هەڵی دەسەنجێنێ ئایا فعلەن ئەو شەهادەی تۆ دەی بەخشی بە تەڵەبەیەک لە ئاستێکی جیهانی دایاننا یەکێک لە پێوەرەکانمان ئەوەیە فەرمۆستا لە بازاری کاری هەرم بڕۆ شەریکێکی نەوت تەماشاکە ئەوانی لە دەرەوە هاتوون ئامێری نوێیان هێناوە یان ئوتێلێکی 5 ستار سیرکە بزانێ دەرچوێکی ئێمە بابچی منافەسە بکە لەگەر یەکێکی دەرچووی مەسەلەن لە وڵاتێکی وەکو بریتانیا مالیزیا صاحب ئیشەکە دەدا بە کامەیان ئەگەر نەیدا بە دەرچوەکەی تۆ معناوێ ئەمە خۆی لە خۆیدا پێوەرێکە کە دەڵێ کواڵەتی ڕاهێنانی ئەو دەرچوی تۆ جیاوازە لەگەرەوەی بەریتان بەڵام ئەمە جێگەی ڕیسەرچی ئەلمی و مەدانی بۆ تۆ ئەگرێتەوە مەبەستم وایە ینی لە تەژبێ بە قسەکەی تۆ نەبێ من جارێک سەردانی قەسابخانەی سلێمانیم کرد هەر چاوەڕێی دکتۆرەکە بۆ وتیان کاکە جارێ بۆ نییە بێتە ژوورەوە تاوەکو جەنابی دکتۆریەت فەحسی گۆشتەکانەکات منیشتم باشە جەنابی دکتۆر هات ئاوا مەسن ئاوای لە ڕانەکە کرد و ئاوای لێ کرد و ئەمە باشە با بڕوا ئەمە خراپە بانەڕوا وتم چییە وتی بەستەنیا بە چاو فەحسیەکەن ئێمە زیاتر فەحسی کیمیکەڵ و بەکترۆلۆژی و ئەم شتانەمان نییە مەسەەن بەس فیزیکەڵی ئەگەر گۆشتەکە زەر نەبوو بێ و بۆنێکی ناخۆشی لێنێ ئیتر ئەزانین کە ینی ئەمە معیارە مەبەستمەوەی بۆ خوێندن بۆ هەڵسەنگاندنی کواڵەتی تعلیمی وڵاتێک کە سەدان ساڵە ئەناڵێنێ کە لەوانەیە دەیان نەزع و گەرای ئایدۆلۆجی لە ناو سیستمیا چێنرابێ و ڕۆژانە بە ئێمە بتەقێتەوە بۆ خۆت ئەزانی ئەم پەروەردەیە ئێمە لەسەر پەروەردەیە گەژینۆکو خۆت جوان لە پێشەکەکە وتەهینی حکوومەتێکی ینی فاشیە وای ئەوانە بە تەنیا ئەم قسانە بەسە نەخێر خۆی کە باسی کواڵەتی دەکەی جارێ یەکەم شت کە دەڵێ خوێندن بڕوانامە ئاستی کواڵیتەکەی پێوەری ئەوەی قەسابخانەکەی باست کرد بێت و ئەگەر پێوەری کۆنی عراق سیرکەی بۆ بڕوانامە بۆ ئاستی تەڵەبە بۆی کە بڵێ ئێمە دڵنیای لە کواڵیتیانە جاران تەنها ئیمتحانی کۆتایی بوو لەگەر تەزجیل غیابات ئەگەر تەڵەبە لە ئامادەبووندا ئامادە بووایە و لە امتحانی کۆتاییشدا قورس سوالەکان قورس بایە ئەوەی ناجح دەبوو دەیانگۆ لە عراق ئاستی زانست بەرزە خەڵک هەبوو کەشخەی بە عراق لێدا دەیگوت جامعی بەغدا هارڤەردی شەرق ئەوسەد بوو کە سەیری کواڵەتی پێوەرەکانە دەکرد سیر دەکرد فقط امتحانەکە بوو بەڵام لە ڕاستیدا ئەمانە پێوەرە نە پرۆسەی دڵنیایی جۆریە نە بۆ دڵنیابوون و متمانە بەخشینیشە و نە خزمەتی بازاری کاریش دەکات ئەوەی تۆ پێویستە ئەوەیە مافی خوێنکار بپارێزی حەقی ئەوەی بدەیە کە بزانی چی دەخوێنێ چی فێر دەبێت بۆ فێری دەبێت چۆن بە کەلچی دەکە ئیشی کرد ئەوانە هەموو پێوەری زانستی هەیە بۆی کە خاڵی لەسەردانەی پەرتوکێک دەدەیە مامۆستا پێشی بستە سەفەکەەوە عینوانەکەی پێ بدا ناوەڕۆکەی پێ بدا سەرچاوی زانیاری پێ بدا کە تاقیشی کردەوە تەڵەبەکە بزانی بەچی تاقی کراتەوە بۆ تاقی کراوەتەوە خەڵکێکی دەرەوەش دێنی هەڵسەنگێرەش دەرەکی دێنی دەڵێ ئایا ئەو پرۆسەیە چای بێ دەدەخشێنەوە ئایا لائقە هەماهەنگە بەراورد دەکرێت لەگەڵ دنیای دەرەوەیاننا یەکێک دێ بە زانستیانە هەڵە دەسەنجێنێ نەک مامۆستایەک لە خۆی رازی بێ بڵێتم وەڵام مامۆستای چاکم امتحانەکەشم قورس کردووە تەڵەبەکەش غایب نەبووە کەواتەمە کواڵەتیمان باش ئەم پرۆسەی کواڵەتی و بڵێن هەڵسەنگاندنی کواڵەتی عقلی ناوخۆ بە تەنیا ئەو کەرەستانەی کە لەبەر دەستایە لە زانکۆکانی کوردستانە ئەتوانێت کۆمەکی جەنابی وەزیر بک بۆ ئەوی کە ئەم پرۆسەی دڵنیایی جۆریە بە شکڵێکی باش سەرکەوتوبەیە پێویستە بۆ نمونە پێویستە بەوەی وەکو وڵاتانی پێشکەوت و جارێکی تر مەسەڵەن مەراکزی دەرەوە ڤێریفای بڕوانامەی ئەم وڵاتە بکاتەوە باسی بڕوانامەت کرد بەڵە هەمووی دەکرێت خۆجارە لە خوێنی باڵێمە چەندین ڕێکخراوی جیهانیمان داوت کردووە بۆی بێن هاوکارمان بن لەوەی کە ئەتیماد و بڵێن متمانە بەخشینی دەرەچیشمان پێ بەخشن کەەوە خۆیان بڵێن بە بابەتیانە پێمان بڵێن ئایا ئەمە گەیشتونەتە ئاستەی کە خۆمان شانبەشانی وڵاتانی دەرەوە برین بڕوانامەکان ئاستی بەرزە بەڵام لە ناوەوەی سیستمی خۆشماندا ئەو پێوەرانی بەکاربانینەوە ئەو شتانی کە کراوە یەکێک بۆ لە خەونەکانی مامۆستایانی کە هەمانە تەنانەت پێشەوەی ئەمەش دەست بەکاربین چەند ساڵی پێشتر سەرکردە ئەکادیمیەکان بە سەرۆکزانکۆ بە عەمیدەکانەوە کە داهاتن دەرەوە کۆرسی ڕاهێنانمان بۆ ڕێک دەخستن لە 2000ەکانەوە داوای یەکەمیان ئەوە بوو ئێمە چۆن کواڵەتی هەڵسەنجێرین و کواڵەتی بەرە پێشەوە بین کە داهاتی بە شەرح بۆ شەرح دەکرد نێزانین لە چۆ دەست پێ بکات دەیگوت من بیستومە من دیومە من خوێندومە بەڵام نەم کردووە ناشی زانم ناژام لە چێوە دەستی پێ بکەم واتە تێنویەتیەک برسێتێک هەبووە بۆ مەسلەی دڵنیایی جۆری چۆن ئەزانی ئەم برسێتیە هەبووە لە سەدا چەندی مامۆستاکانی کوردستان لایەنگری پرۆسەی ڕیفۆرمن بە سەدا ناتوانانی لە سەرەتادا وەختێک پرۆسەیەکی نوێ دادێنی کە کەس تاقی نەکردێتەوە بە کەلتور لە عێراقدا نەبووە لە کوردستاندا نەبووە تۆ ناتوانانی بزانی چەند کەس قبولێتە تا تێنەگا دوای ئەوە بەچی دەستمان پێکرد بە شتێکی زۆر بەسری دەستمان پێکرد ئەویش پاراستنی مافی خوێنکار
بەوەی کە پەرتوکێکماندا بە مامۆستا گوتمان بەس ئەوەیە بۆ تەڵەبەی شەرح دەکەی وردە لە سەریمان بیناکرد هەتا پرۆسەکە تەکاملی کرد بوو بە پرۆسی دڵنیای جۆری پرۆسی دڵنیای جۆری یەکشت نییە ڕەنگە 15-20 پێوەری جیاوازە یەک لەوان فیدباکی تەڵەبەشە جا کە مامۆستایەکان وردە چاویان بە سیستەمەکە بکەوت ساڵی یەکەم تاقیمان کردەوە لە چەند کۆلیژێک بۆنم لە هەر کۆلیژێک لە بەشێکی زانستی مامۆستایەکانی بەشەکانی تر چاودێر بوون ئاگیان لێبوو لە نزیکەوە چۆن تاقی دەکراوە کە تاقیکردنەوەکان بە سەرکەوتوی دادان دڵنیا بوونەوە تێگەیشتن ساڵی دوم بە سەرتاسەری کرا ئیم ساڵی خوێندنی کە تازە تێپەڕیوە بە سەرتاسەری هەموو کۆلێج و بەشە زانستیەکان پرۆسی دڵنیایی جۆری تاقی کراوەتەوە ئێستا بڕۆ خۆت شاید بە میدیاکان و ڕۆژنامەکان بچن بزانن ئایا چەندی نسبەی مامۆستایان مرتاحن و ڕازینە و پێشەنگیشتن و بەرەو پێشەوەی دەبن ئەستان ئێمە داتابێسێکمان دروست کردووە بۆ ئەوەی کە فیدباک کە داتامان بداتێ بە ئۆتۆماتیکی لە هەموو بەشێکی زانستی داتای هەموو تەڵەبەشیش هەموو مامۆستایەکمان بداتێ ئایا چەند سەرکەوتوو بووە ئێمە ناتوانین شتێک پاڵ پێوەنین ئەگەر مامۆستا نەیەوێ ئەگەر مقاومە هەبێ ئەگەر سەرکەوتو نەبێ ئێمە دەبێت لە سەرکەوتون لە فەشەری خۆشمان دیارە من مەبەستم ئەوە نییە ئەگەر مامۆستا لە وڵاتیان نەیویستی ئەگەر تەلەبە نەیویستی تر پرۆسی ریفۆرمەکە فاشیلە ئەمانە هەمووی ماتریالی توێژینەوەن لە وڵاتەیە چونکە من خەڵک ناسم زۆر بە دڵسۆزیەکە ئەوە لێگەڕێ بەڵام خوێندوێتی هاتۆتەوە بۆ نمونە ئێوە ئەم وڵاتە لە مەجالێکی معەنە ئێوە دایری تاپۆ بگۆڕێڵە مۆزەفەکان دژاتی مەکەنەڵەن کاکە تۆ بیکەی بە سیستەمی تر کێ تەکلیف لە ئێمە بکە ئێمە ڕۆڵمان نامێنە دیارە منزوری پرسیارەکەی من لێەوە نییە بەڵام با لەسەر خوێندن قسە بکەین سەرەتا تەوەر بە تەوەر دیارە من نەخشە ڕێگاکەی بەرەو کواڵەتی جەنابتم خوێندۆتەوە و هەرچەندە من نەتوانە نەپسپۆڕی هەڵسەنگاندنم نییە من بە قەدەرەوەی کە کەسێکم کە پرسیارەکەم بەڵام چەند مێحۆرێکی ڕەنگە بتوانین لێرە تاو توێ بکەین سەرتاش با لە خوێندنەوە قسە بکەین جەنابی وەزیر ئێمە بۆ خوێنین بۆ نمونە هەرەوەی پێمان بڵێن خوێنەوارە و ئیتر ژنمان بنێ و مەسەلەن بڵێنەوە کاک دکتۆر و یعنی ڕەمزێکی اجتیماعی کۆ بکەینەوە یا خوێندن ئامانجێکی لەمە گرنگتر و قوڵتری هەیە خوێندن یەک ئامانجی هەیە بێ سەر ساغەکەی خوێندن بۆ ئەوەیە یەکێک بۆ بکەی سبێنی ڕسقی مسۆگەرکە معاشێک بەرهەمێکی هەبێ خزمەتێک پێشکەش بکە بەرامبەری بژێوی ژیانی خۆی و خێزانەکەی مسۆگەر بکە هیچ تر نییە ئەگەر توانیت ئەو شتە مسۆگەرکەی بەبێ خوێندن بڕۆ بیکە بەڵام دەبێ حەدی ئەدنا بتوانیت لە تا سیم تۆستە بڵێن 9 ساڵێکت خوێندن بێ ئەوە وەکو مافی مرۆڤ دەبێت ئینسان بەرچاوی ڕوون بێ و خوێندەوار بێ باقیدی شەهادە بۆ هیچ شتێک نییە لە غەیری مسۆگەرکردنی ڕسقی ژیان بەڵام لە کەڵتورێکی ئێمەدا و کە باسی عراقی کۆن دەکەین شەهادە ئێستا وەکو نەجمەی لە هاتووە وەکو مۆدیلی لە هاتووە ئەمە ڕنگدانەوەی ئەوە بۆ کە جاران بە شەهادە ڕسقت مسۆگەر بووە جاران سەردەمانێک کە شەهادەت وەردەگرت دامەزراندن مسۆگەر بوو حاجەتیش زیاتر بوو لە خودی ژمارەی ئەو کەسانی کە هەڵگری بڕوانامە بوون بۆیە جاران دەیانگۆژنت دەدەینێ ئەگەر شەهادەت هەبوو کە دەیانزانی هەتا مردن و تەقاعدی ئەتۆ ژیانت مسۆگەرە منداڵەکەیان کچەکەیان لێ ناقەوم جا لێرەدا باسی خوێندن بکەین بە لەوە لەلایەن عملیەکەی دانەبڕین ئەویش خوێندن ڕاهێنانە فێرکردنە بۆ ئامادەکردنی لاوێکی پێشەنگ بۆ ئەوەی کەوا بچی هەم بۆ خۆی ڕسق پیداکە هەم لە ئەمان کاتە لە نتیجێ ڕسق پیداکردنی وڵاتت بۆ دروستکە بازارت بۆ بژێنتەوە خزمەتێک پێشکەشکە تەواوکەری باقی لایەنەکانی تری ژیان بێ ئەمەی خوێندن ئێستا ئەوەی کە تاوەکو ئێمە ئێستا دەرگیرمان بووە لە بڕوانامە بەڕای جەنابی وەزیر بڕوانامە لە وڵاتی ئەمەدا ڕەمزێکی اجتیماعیە یا ڕەمزێکی معریفیە وەڵا خۆی هەر کامێکیان بێ هەڵەیە چونکە حتا ڕەمزی معرفیش نییە ڕەمزی هوەرە هوەری ئیشکەرەکانە ئێستا لە وڵاتی ئێمە وردەوردەوە سێ دەکەی و بەرهێنان زیاد دەکا مەعامل زیاد دەکا لە هەموو لایەکە پێویستیمان بە کادری ماهر هەیە پیشەمەندی تێگەیشتو هەیە سیر دەکەی لە زۆر ئاستا دەستمان ناکەوی لە بەنگلادێش دایانهێنین ئەمە دەلالە لەوە دەکا ئێمە پێویستیمان بەرزکردنەوەی ئاسی هوەر و شەهادەکانی خەڵکە ئێستا چەندی بتەوێ پێویستیمان بە خەڵگری بڕوانامەی بە کلۆریۆسیش هەیە و دیبلۆمیش هەیە و ئاستی عدادیەش هەیە کەواتە خوێندن هیچ نییە جگە لە وەڵام دەرەوەی پێداویستەکانی خەڵک و بازار بزەبێت باشە ئەی چۆن بزانین پێداویستیەکانمان چین دووبارە من یەمەوە سەرهێن ئەوەندە دەرد و داخەیە لە وڵاتە بەدەست نەبوونی ئامار و توێژینەوەکە و بێجگەلەوەش ئەبێ قورسایی بەشێکی زۆری پلانەکەشت بە تایبەتی نزیکەی 25 دێڕی کۆتایی راپۆرتەکەت زیاتر لەسەر مۆزۆی توێژینەوە و گرنگی توێژینەوە ئەوە چۆن بزانین جەنابی وەزیر بۆ نمونە خوێندنی ئەم وڵاتە پێویستیەکان تەحدید کراوە تاوەکو جەنابە بزانی لە چ کایەکە خوێندکار پەروەردە بکەیت و چەند ماستەر و دکتۆراتەوە بۆ کەرتی پیشەسازی چەند دەوێت بۆ بیناسازی چەند دەوێت بۆ کۆی سەکتەرەکانی
کە ئەکرێەوە بەرهێنانی تیا بکرێ. تابەن ئەمە یەکێکە لە کێشە گرنگەکان ئەویش نەبوونی یان کەمی ئامارەکانی کە پێویستمانە بۆ پلاندانان ئامارەکان کەم لە بەردەستان بەڵام با ئەوەندە هەن کە ئێمە تەسەوراتمان بۆی هەبێ بەڵام لە خوێنی باڵا و لە بازاری کاریش و لە وەزارەتەکانی تریشەوە دەستکراوە بە پەیداکردنی ئاماری وردەکاری بۆ یارمەتی مامدا لە پلاندانان. ئێستا وڵاتی ئێمە سیر دەکەی لەو چەند ساڵی ڕابردوودا بە بێ پلان کۆلێش کراونەتەوە لە سەروەی لە فلان قەزا ئەوەندە تەقیق کۆکراتەوە کولیان دەوێت فلان قەزا جا کولیەکەش کە دەکەوە ئەوە دەکەوە کە ئاسانە بۆت دەکرێتتر ئەوە زمانە ئەوە قانونە ئەوە دەکەوە سیر دەکەی ژمارە و کەسانی لە کولیاتی قانونی حکوومەتی و ئەلی وەردەگیرن بە هەزارانن بەڵام لە وڵاتیشدا پێویستمان بۆ دە قانونیە بەڵام پێویستیمان بە ژمارەی زۆر لەوانە زیاتر لە دەرمانساز و لە بیناساز و لە فیزیازان و ئەو کەسانە هەیە لە جیۆلۆجی و لە نەوت و لە شتانە هەیە واتە ئیشی ئێمە ڕنگدانەوەی گەشەکردن و ینی داوای خەڵک بووە نەک داوای بزنس و پێویستیەکانی شار و کەرتی تایبەت و کەرتی گشتی ئەوە نەقسێکی هەرە گەورەی ئێمەیە کە یەکێکە لە تەوااتەشش تا بەرچاوتان ڕوون نییە بۆ نمونە ئەگەر سیاسیەک لە وڵاتە مەکتب سیاسیەک یا مەسئولی حیزبێکەوانە بۆ هەڵاوسانی ناڕزایی جامیعەیەک هەدیاکا بە شوێنێکی تر بەبێ لێکدانەوەی ئەوەی کە مستەلزەمات و کەرەسەی بەڕێوەبردن و خۆ ئیدارەکردنی ئەم زانکۆیە لە پێویستایاننا لە بەردەستدایاننا کەواتە هەتاوەکو ئێستا ئێوەش هەر لە گۆترە خوێنکار وەرەگرن هەتاوەکو ئەو دواییە نەک هەتاوەکو ئێستا چونکە ئەمە لە ئێستەوە دەستمان پێکردووە بەوەی کە گوەرگرتنی قوتابی بە پێوەرێک دەبێ بە پلانێک دەبێ کە هەماهەنگ بێ لەگەر بازاری کار بەڵام ئەتۆ لە بیرش نەچێ ئەو کێشەیە کەستە لە بەردەماندا زیادبوونی ڕێژەی دەرچوانی ئامادەیی لەگەر بڵێن سنووردارەتی توانای دەستگاکانی خوێنی باڵا ئەمە کێشەیە کە ڕوبەڕووی هەموو حکوومەتێک دەبێتەوە هیچ دروستکردی حکوومەتی ژنیە چونکە خەڵکی زانستخواست خەڵکەکانمان کە منداڵیان دەنێرن بۆ مەکتەب ژمارەکەیان ئارامی ئێمە استقراری و هەرێم هەمووی ڕنگدانەوەی لەوەدایە خەڵکەکی زۆر لە لاوەکانمان ئەوە دەگەنە ئاستی ئامادەی و دەرەچن بەڵام خێرایی دەرچوونی ئەوان بەو ژمارانە لەگەر خێرایی گەشەکردنی دەستگاکانی خوێنی بەڵا هەمە هەنگ نییە ناشکرێت بۆیەش ئێستا ڕوبەڕووی کێشە بووینەوە کیشە ئیسیعابە نەکێشەی پلاندانان توانیمان ئەگەر توانیمان ڕوانگەمان وازح بۆ برین لە دوای 10 ساڵی دی 50 مهندسمان لەو بوارەیە دەوێت لە ئیمڕۆ 50 مهندس بۆ ئەو کاتە حازرکرد ئەوە پێڵێن پلاندان بەڵام لە ڕیفۆرمەکەتانە پێ دوانێ ئەوە پێویستان بە چەندین سیمینار و وەرکشۆپ و ڕیسێرچی جدی هەیە بۆ ئەوی کار لە مەساحەی کولتوریشدا بکەن یەکەم جارە بێت لەو کولتورە بین کە پێی وە هەر کەسێک ڕۆژە لە ڕۆژان دارادووداری خوێن دەبێت بە کالۆرۆس و ماستەر و دکتۆرای هەبێت بەڵام پاش ئەم ناوبڕە بەڕێزان چاوەڕۆنان بن ئەگەڕێنەوە.